بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله أجمعين. من دكتور عصام الدين علي، إمام وخطيبي مزقوتي حاجب براني بيريات. كسك هات لام يعني عرب وخرشي أنبار زور فقير بون، نخوشيشي دڵی هەبوو خێزانەکەی نەبوونیش بوون زۆر چوو بوونە سنتەری دڵ داوای پارەشی زۆریان لێکردبوون وتیان لە دەرێ لۆتەکەین مادام فەوڕی ئەتەوێ. منیش داوای هاوکاری لە من کرد، منیش تەلەفۆم لە دکتۆر دلێری کرد، وتم دکتۆر دلێر قەزیەکی ئەوها هەیە دەبی یارمەتی دەرەکی باشمان بێ. ڕەقەمی دکتۆر دیاری دامێ چوو ناردمانە لایوی هاتۆ یعنی عربەکە بەڕاستی زۆر دڵخۆش و دیار و پارەکەی لۆ ڕەت کرد و حتا پارەی عیادەشی لێوەرنەگرت بوو، زۆر دڵی خۆش کرد بوو، مەوعیدەکی لۆدانا بوو لە حکومی، عملیاتەکی لۆ کرد، پارەکی زۆر کەم یعنی هاتێرە کابرا لە خۆشیان ئەگریا ئەوەنە دوعای لۆ کرد. بەڕاستی داوام لە دکتۆر دلێری وتم ڕەقەمەکەی دکتۆر دیارم دێت زۆر دوعای لۆ کەم، مژدەی پێ بدەم وڵاهی ئەوەنە بەعائیلە دوعایان لۆ کرد، ئەوەنە یعنی دڵیان پێخۆش بوو. ئەگەر ئەو دکتۆرە ئەوەنە خوا ئیشەڵڵا لێ قبول کردێ بەسیتی لۆی پێبستە فیردەوسی ئەعلا، لۆ ئێمە دوعا ئەکەین ئەو میهرەبانیە ئیشەڵڵا هەر ئەو هەبە میهرەبانەبی دوعای ئەو هەموو نەخۆش و ئەو هەموو عیلاج و چارەسەرە ئینشاءالله ڕۆژ بەڕۆژ بەرەو پێش. ئەو دکتۆر دیارە دکتۆر دلێر کە هاوکار بوو، یا ڕەبی جێگەیان فیردەوسی ئەعلابی، هەر خوای گەورە لۆ کاری خێر بەکاریان بینی. خوا ئەزانی ئەگە چاوتان لێ بە ئەو عائیلە ئەو ڕۆژێ چەند دوعای خێریە کرد، چەند دڵیان خۆش بوو. بەخوا ئەگەر بە دەفتەر پارەت لێ وەرگرت بە ئەوەنە دڵت پێی خۆش نەبوو. یا ڕەبی خوا موفقتان کە، سەرکەوتوتان کە، عاقبەت خێرتان کە، ئەمسالتان زۆر کە. یا ڕەبی ئەو میهرەبانیە هەر ئەوها بە جوانی بمینێتەوە، هەر ئەوها بەرەکەتدار بی، عیلاجی دەیان و سەدان نەخۆشی تر کا و دڵخۆش بن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.